ئێمە لە فشارەکانی خۆمان هەرچەنە ئاداتی فشاری بەردەستمان کۆمەڵک ئەداتی مەحدودن ئەوەیە کە خۆتان بینیوتانە کە نوێنەرەکانتان لە پەرلەمانی عێراقیا شەڕێکی گەورەیان کردووە لەسەر ئەوەی کە پەیوەندی بە یاسای بودجەوە هەیە کە پشکی هەرێمی کوردستانە لە یاسای بودجە و بەردەوامی شەبین لەسەر ئەم شەڕە بەڵام وەکو باسم کرد بەهانەکانی حکومەتی عێراقی لە بەردەوامبوون لە قەزەی فڕۆکەخانەکان لە قەزەی تەسلیمکردنی ئەو بڕەنەوتەی کە لە هەرێمی کوردستانەوە بە قسەی ئەوان کە ئەڵێن لا یەزال ئەفرۆشرێ بە تەسلیمکردنی بنکە سنووریەکان بە مەوزوعی لیستی موچەشی کە هاتۆتە سەر لیستەکە ژمارەکەی چەند و چەند نییە پاکە یا پاک نییە چەند مۆزەفە و چەند مۆزەف نییە پرۆسەی پاکسازی لیستەکان بەکوێ گەیوە بەکوێ نەگەیوە چێن ئەندامانی ئەو لیژنەیە کە خەریکی ئەم پرۆسەن ئایا بە دەست خەریکن بە بایۆمەتری خەریکن بە سجلاتی موچەی ڕسمی خەریکن چۆن خەریکن ئەم بابەتانە پێویست دەکات حکومەتی هەرێمی کوردستان وەڵامی ڕوون و ئاشکرای و دقیقی هەبێ بۆ ئەوەی کە بتوانین ئێمە ئەو داتا و زانیاریانەی کە لەبەر دەستمانەیە بە دەستی بخەین بۆ ئەوەی زیاتر فشار دروست بکەین و بۆی ڕاستیەکان بۆ خەڵکی کوردستان ڕوون بکەینەوە ئەوەی کە پەیوەندی بە موچەوە هەیە بەشێکی تری گفتوگۆکانمان لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراقی فیدراڵ پەیوەندی بەو پرۆسەیەوە کە پرۆسەی مۆزوعی لیستی موچە و ئەو لیستەکە چەنە و چەند نییە بە تایبەتی ئەو دوو کردەی پەروەردە و تەندروستی کە باس کراوە ئاخرە و قسانەی کە لەومان بیست ئەوەیە کە لیستی تەندروستی لیستێکە کە نزیکترە لە لیستەکە نزیکترە لە ڕاستیەوە یان با بڵێن پاکترە لە لیستی پەروەردە بەڵام نزیکەی ئەوەی کە ئەو باسی کرد 47,000 موچەخۆرێکە بێ لە هەرێمی کوردستان لەگەڵ لیستی پەروەردەکە لیستی پەروەردە تاوەکو ئێستا وازەح نییە کە مەوزوعی ئەوەی کە لیستەکە یان پاکردنەوەی لیستەکە بە شۆ گەیەوە بە چۆ نەگەیەوە